بەڕێوەبەرەتی سینەمای هەولێر فیلمی سینەمایی سیمای هۆڵمێش نمایشەکات ئەمە ناونیشانی ئەم بابەتەمانە فەرموو بە پێکەوە بینەری. سیمای هۆڵمێژ ئەم فیلمە لە دەرهێنانی شاخەوان ئیدریسە و ماوەی زیاتر لە 15 ساڵە بەرهەم هاتووە. ئێستا ژمارەیەک لە ئەکتۆرانی ناوفیلمەکە لە ژیاندا نەماون و کۆچی دواییان کردووە. هونەرمەندان و دەرهێنەرانی ئامادەبووش باس لە ڕۆڵی ئەو ئەکتەر و هونەرمەندانە ئەکەن کە ساڵانێکی زۆر خزمەتی هونەر و سینەمای کوردیان کردووە. حجي وينك؟ صار لنا ساعة ندور عليك. هاي جنازة مالتكم. ولد شتك بيض من ورا. سي بيضغي. أول شيء بعلاها توتيرة. كو. سوتاوة. نسري ديارة ونبني ديارة. بيش قالويش سنتنا كراوة. كوهت إسلامي. روجا كمان زياتر ولا 3-4 ساڵە بەردەوامی هەیە. بەڵام بەداخەوە لەم یەک چەند بڵین مانجی ڕابردوو ڕامان گرتی بوو ئەویش بە هۆکاری ئەو شەڕ و ئالۆزی و کێشەی کە لە ناوچەکەمان دروست بووە دیارە پشتی بەر ئێمەش کەوتووە بۆیە پێمان باش بوو چارەکان ڕابگرین بەخوا نەخواستە ئەو خەڵکی لە هۆڵێکدا کۆ دەبێتەوە نەکات دوای تر حاڵەتێک بێتە پێش بۆیە ئێستا هەست دەکەین ئاشتیەک لە جیهان خەریکە دروست دەبیت و جم و جۆ لە هەموو سێکتەرەکانەوە ئاسایی دێتەوە. ئێمەش ئەم هەفتەیە دەستمان بە پرۆژەی سینەما و جەماوەر کردەوە لە دەستپێکی وەرزی بەهارەینە. ئەمڕۆ بە فیلمێکی سیمای خۆڵەمێش لە دەریان شاخەوان ئیدریس لە نواندنی کۆمەڵێک ئەستێرەی کوردستان لەوانە ماوسە ناسر حەسەن و کۆمەڵێک ئەستێرەی گەورەی کە بەداخەوە ئێستا لە ژیان نەماون لەوانە مامۆستا ئەنوەر شێخانی زۆری تر گۆڤار ئەنوەر بولبول ینی خەڵکانی زۆر غازی غەفور ئەوانە هەموو ڕۆلیان هەیە ناو فیلمەکەدا بەڵام بەداخەوە ئێستاوان لە ژیاندا نەماون. ئەمڕۆکە دەرفەتێکە جارێشتر هونەرەکەی ئەوان یادگارەکانی ئەوان بخەینە سەر شاشە و فیلمەکە ببینەوە. کوڕە ئێستا ژواز ناهێنێ چاوی هەر لەسەر وشەیە